خۆشەویستانی کورسات دیوە سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری پانۆرامەتان پێشکەشەکەین. سەرەتاش بە ناوی خۆم و سافی بەرنامە و دەستگای میدیایی کورساتەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین بە هیوای خێر و خۆشی و سەلامەتی بۆ گژلایەک و سەلامەتی بۆ هەمووتان. لە ئێستادا کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە قەیرانێکی داراییدان وێڕایەوەی کە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا هەیە و بەهۆی وتارێکەوە هاوڵاتیان زیاتر نیگەران و دڵتەنگ بوون. ئەویش دوایەوەی ڕاگەندرا کە موچەی موچەخۆران دەستکاری دەکرێت و کەم دەکرێتەوە مەش قەلەقی و دوودڵی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران دروست کرد. هەرێمی کوردستان چەند ڕێگە و دەواازەی هەیە بۆی بتوانێت دەرباز بێت لە قەیرانی دارایی. ئەو لا مەرکەزیەتەی لە سلێمانی باسی لێوە دەکرێت و هەنگاوی بۆندراوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کەمکردنەوەی قەیرانەکان. چۆن بتوانرێ بژێوی ژیانی خەڵک چارەسەر بکرێت وەکو ئەوەی کە لە وتارێکی یاخود جەژنە پیرۆزانەی جێگری سەرۆشی حکوومەتیش داهات پێچەوانی وتارەکەی پێشووتر بازەوە دەکرێت کە ئەوان هەموو هەوڵێکیان ئەوەیە کە لەگەڵ بەغدا بگەنە ڕێکەوتن و دوجار بتوانن موچە و شایستەدارەکان بۆ ژیان و قوتی خەڵک دابین بکەن. هەموو ئەوانە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین با میوانداری هەریەک لە بەڕێزار ڕێکەوزەکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەخێربێ کاک ڕێکەوت، هەروەها سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان بەخێربێ کاک سەرکۆ. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک ڕێکەوت، سەرەتا من ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەو لامەرکەزیەتەی ئێوە لیژنەیەکتان پێکێناوە و بەردەوام هەوڵی دیراسەی دۆخەکە ئەکەن و زەمینە سازی بۆ ئەکەن لە وتاری سەرۆکی حکوومەت داباسی کرد کە ئەوان لەگەڵ لامەرکەزیەتن. ئەو خواستی ئێوە هەتانە لەگەڵ ئەو باسی کە سەرۆکی حکوومەت کردی لەباری لامەرکەزیێتەوە یەکان ژیرە؟ بەڵێ زۆر سپاس سڵاو لە ئێوە لە بینەرانی کورسات نیوز و ئێمەش پیرۆزبایی جەژنەکەین. ئەوەی پەیوەندی بە وتارەکەی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانەوە هەیە لە ڕاستیە وتارێک بوو لە ئاستی چاوەڕوانی خەڵکی کوردستان نەبوو، وەکەم جارێ مۆفەق نەبوو لەوەی کە دڵی خەڵک خۆشکا لە ڕاستیە. وتارەکەم پێم وایە ئەوەی کە چەند جارێک سێرم کردەوە زیاتر ڕوو لە ناوخۆی پارتی دموکراتی کوردستان بوو، زیاتر تعبیر بوو لە ئەوەی کە لە زەقبوونەوەی کێشە و ئاراستە جیاوازەکەی ناو پارتی دموکراتی کوردستان کە بەشێکی زۆری قەیران و کێشەکانی حکومڕانی و گوزەرانی خەڵک بخاتە ئەستۆی کابینەکانی پێشوو کە وازەحە لەلایەن سەرۆکی ئێستای هەرێمەوە سەرۆکایەتی کراوە. یعنی وا خۆی نیشاندا کە ئەو تەنیا لەم هەژنۆ مانگە بەرپرسەکە لە ڕاستیە وانی ئەو پێسە سەرۆکی دەستگایکی هەستیار بووە کە بەشی زۆری ئەو قەیرانانە لە ئەستۆی ئەویشە. بە کورتیم پێم وایە شتێکی تازەیان نەبوو، ئەوەی پەیوەندی ینی دەرخەری ململانەکانی ناوخۆی پارتی دموکراتی کوردستان و بە ناوخۆی پارتی بوو. ئەوەی کە پەیوەندی بە لامەرکەزیەوە لە ڕاستیە دیسانەوە ئەمە ئەوە بڵم کە ئەوە کەس نییە بۆ ئێمە دیاری بکە ئێمە داوای چێکین لە ڕاستیە نە سەرۆکی حکوومەت و نێت کەسێکیکە ئەوە ئێمە خۆمانین وەک نوێنەرانی خەڵکی ئەم شارەکە داواکەین کە چیمانەوێ. لامەرکەزی ئیداری لە ڕاستیە بابەتێکی زۆر بێ بەهایە، نە پرۆژەی ئەوێ، نە خۆماندووکردنەوە، نە داواکاری ئەوە، ئیتفاقی نێوان حیزبەکان و لایەنەکانی شێوە لە ڕاستیە. لامەرکەزی ئیداری وەکو وایە کە ئێستا بۆ نمونە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی 90 ملیاری لە ساڵانی پێشووتر هەیە و ناتوانێت یەک دیناری لێ خەرجکە. ئەمە بریتە لە لامەرکەزی ئیداری، واتە بابەتێکی حەبر عەلا وەرەقەیە و خەڵک ڕازیکردنە بۆ ماوەیەکی کاتی و هیچ بەهایەکی نییە. لامەرکەزی ئیداری بەبێ لامەرکەزی دارایی بێگومان بەبێ لامەرکەزی دارایی هیچ بەهایەکی نییە. بۆ نمونە ئێمە لە سلێمانی ئەمانەوە پرێ دروستکەین کە مەواقعەیە بە جەنابتیاڵم، ئەمانەوە پرێ دروستکەین لە بەردەمی لای نزیکی سەرچنارەوە. ئەم پردە شارەوانی سلێمانی داهاتەکەی خۆیەتی لەبەرەوەی لە فرۆشتنی زەوی دەستی کەوتووە. کولفەی ئەم پردە 1 میلیارد دینارە. باشە داهاتەکە هی سلێمانیە، ئەو زەوی کە فرۆشراوە لە سلێمانیە، پرۆژەکەش لە سلێمانی لە ڕاستیە. بەڵام ئەم پردە ساڵێک و 6 مانگە وەک مەوزوعی قیتارەکەی لاتوە ساڵێک و 6 مانگە دوو کابینی گۆڕیوە 6 کتاب لەم شارەوانی سلێمانی و نێراوە بۆ وەزارەتی شارەوانی هەر جار و بە بیانویەک وەڵامی نایەتەوە دو ئاخر و تەخیرەکری. ئەمە یعنی چی کەواتە تۆ ملیار دینارت هەیە ماڵەکەت پڕە لە ڕازیانە بەڵام بە دەری سکێ شامری لە هەمووی خۆشتر ساڵێک و 6 مانگە نووسراوی ئەم پردە لە سلێمانیەوە چێ بۆ هەلەر و هەر جار بە بیانویەک بەڕەفزیێتەوە لە هەمووی خۆشترەوەی کە ساڵ و 6 مانگ ئەم نووسراوێت وەڕوا ماوەی جێبەجێکردنی پرۆژەکە 5 مانگە ماوەی جێبەجێکردنی پرۆژە یعنی ئێستا دوو پرتاوە بوو لە ڕاستیە. ئەمە و چەندەها نمونەی تری ئاوا هەیە کە ئەمە بریتە لەوەی ینی بۆی خەڵک بزانن پارەکە لە بانکە هەیە هی زەوی سلێمانیە کە فرۆشراوە و لە ڕاستیە
پرۆژەکەش لە سلێمانیە ئەیترمە پێویستەکە خەڵکێک لە وەزارەتەوە بە میزاجی شخصی خۆی لەبەر ڕقی شخصی لەم شارە ئەمە ڕەفسکە ئەمە بەلایەک بەلای دووەمی ئەوەیە کە لە ڕاستیە ئەم کابینەیە وەک ئەوەی کە لە وتارەکەی سەرۆکی حکوومەت باسی کرد و پێشتریش لە بەیانەکانی حکوومەتە باسکراوە ئەڵێمە بەشێکە لە کارنامەی حکوومەت باشە کارنامەی حکوومەتەوە چارەکی تەمەنی ڕۆشتووە نزیکە 20 ساڵێکی لەم چارەکی تەمەنی ئەم کابینەیە بچووکترین هەنگاوی نەناوە تەنانەت بۆ ئەو بانگەشەی خۆشی کەیکا لە ڕاستیە دوو هەنگاوی ناوە دوو هەنگاوی دەست پێ کردووە بەرەو مەرکەزی چوونە ڕاستیە دوو دەستە دروستەکرێت دەستەیەکیان بۆ بەناوی دەستەی خاڵە سنوورەکانە کە مەتاڕەکانی هەولێر و سلێمانی و هەموو خاڵە سنوورەکانی دیکە لە باشماخ و پەرێسخان ئەوانە هەموو یەکرێتە سەر دەستەیەک و ئەبەسرێتەوە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە واتە لایە لە وەزارەتی دارایی لێکاتەوە لایە لە وەزارەتی گواستنەوە لێکاتی خاڵ سەر سەرۆکی حکوومەت بێ بە دەستەیەک ئەو هەنگاوی یەکەی مەرکەزی هەنگاوی دووەم ئەوەیە کە دەستەیەکی کە دروست دەکرێت بە ناوی خۆراک و دەرمانەوە دیسانەوە لایە لە وەزارەتی کشت و کاڵ لێکاتەوە لایە لە وەزارەتی تەندروستی لێکاتەوە ئەیکا بە دەستەیەک و بەسێ بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە واتە هەموو ئەوانەی کە سەرچاوی داهاتن ئەمە بێجگەلەوەی کە ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان کە سەرچاوێکی دیکەی داهاتە هەر خۆی سەرۆکی حکوومەت خۆی سەرپەرشتێکە ئەمە مەرکەزیەتە ئەمە ینی ئەمە ساڵی زیانی ئەمە چییە؟ زیانی ئەوەی ئەم نمونەیە کە بۆ جەنابتم هێناوە ئەسڵەن مەهزەرەیەک ئەو باسی مەتارم کردیرم کەوتەوە ینی گەورەترین نیشانەی پرسیار ئەوەیە کە مەتاری لە کوردستان هەرێمی کوردستان دوو فڕۆکەخانەمان هەیە ئێمە فڕۆکەخانەی سلێمانی سەر بۆ وەزارەتی گواستنەوەیە واتە ئێستا نمونەمان هەیە خەڵکێکە گەر مۆڵەتێکی دایکایەتی بوێ 6 مانگی پێچێت تا لە سلێمانیەوە چێ بۆ وەزارەتی گواستنەوە و ئەیکا بۆ شوێنی کە وەڵامەکەیەتەوە بەڵام مەتاری هەولێر سەر بەلایەنیش ئەم نییە سەر بۆ وەزارەتی گواستنەوەش نییە ئەمەش فەرقی ئەمە دوو حکومڕانی جیاواز نییە ئەمە دوو مامەڵی جیاواز نییە ئەوەی مەتاری سلێمانی بە ساڵێک و 8 مانگ لە مەکتە نووسراوێک دەستی یەکەوە بەڕێوەبەری فڕۆکەخانە هەولێر بە تەلەفۆنی بەجێبەجێ یەکێک لە هاوکارەکان ئێستا ئەڵێ ئێمە داوای هەشت ستونی کارەبامان کردوش ئەوەی عمودی کارەبا ئەڵێ وتیانە بێ نووسرا بکەین بۆ هەولێر لە هەولێرەوە موافقە بێتەوە هەشت عمودیانی ڕەنگە کەسێک زۆر ئاسایی بتوانێت عمود دابین کات بە دڵیایی یەک دنیا نمونەی تر هەیە لەمە کاکە خەڵک ڕۆشتووە بۆ خەڵکیان ناردۆ بۆ دەورە لە بەریتانیا باشە ئەفسەری بەرگری شارستانی بووە لە سلێمانی دوو ئەفسەر ڕۆشتووە کە هاتوونەتەوە لەو سەر تەمان 2 ساڵیان پێچوە هاتوونەتەوە لێرە مەشق بە تیمی تر بکەن کە هاتوونەتەوە لەم سەر لە هەولێر گلیاناونەوە نانێشتەوە بۆ سلێمانی حکومڕانی چۆن لەگەڵ ئەماتۆ چۆن لەگەڵ مەقلەتە ئیدار ئەی بەڕێوەری گشتی هەبووە لە وەزارەتی ناوخۆ ئەو کاتێک کە خانەنشین بووە ژوورەکە یەک نەفای لێ بەجێماوە کە سێرەکە لە سەدا هەفتای ئەو نووسرا و داواکارانی کە لە سلێمانی بۆی چوو هەمی لەو ژوورا گلی داوەتەوە تۆ لەگەڵ ئەما چۆن بەڕێەکەی ینی چۆن ئیداراکەی ئەمە زیانەکانی مەرکەزەتە لە ڕاستیە هەموو ئەمانە پێچەوانەکەی ڕاستە باشە ئەو ئەڵێ چەندجار لە وتارەکەش سەرۆکی حکوومەت ئەڵێ لا مەرکەزیەتی کارژێڕی بەڵام لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی قەواری هەرێمی کوردستان ئێوە مەبەستانە قەواری هەرێمی کوردستان من پێم وایە ئەمە ئەو قسانەیە کە بەشێکی زۆر لە ینی بەداخەوە ینی وای کردووە پارتی ئێستا خۆی چۆتە خانی هەرچەند نوێرەکەی لە لیژنەکەی ئێمە لەگەڵ ئێمە بەڕاستی هیچ هینێکی نییە بەڵام وا دەرەکەوێکە لە پەرلەمانتارەکان لە خەڵکی تریان لە ڕاگەیانیان چونەتە خانی دژایەتیکردنی ئەم پرۆژەیەوە لە ڕاستیە بەڵام ئەمەی کە بە ئێمە ئاڵێن طبعا نەوعما ئەوە باسی چوارچێوەی هەرێمی کوردستان نەوعما ئەو قسانەی تر بوو کە زۆر بە ئاستێکی نزم خەڵکی کەیکا باسی چوونەوە بەرەو بەغاکە لە ڕاستیە من ئەبێ بپرسم ئەو خەڵکی کە بە ئێمە ئاڵێ ئێوە ئەمانە ئەتانێت بمانخەنەوە سەر بەغا ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئایا هەرێمی کوردستان خۆی سەر بەکوێ هەرێمی کوردستان سەر بە ئەسکەندە نافیای ئێمە هێنی خینە سەر بەغا نابێ گومان نا ئەگەر چوونە سەر بەغا نیشانەیەکی سلبیان شەرمی ئەبێ و ئەبێ شەرم کەلەوەی کە داوای موچە لە حکوومەتی بەغاکان بەڕاستی کەواتە پرجارکی ئەمە کات دەم بە کاکسەرکۆ ئەگەر ڕێمۆلات هەڵبەتە تەوەری ورتر و پرسیاری ورتری خەڵک ئێمە ئەنی باسی کێ نەمشوو کاکسەرکۆ ئێوە ئەندامی پەرلەمانی کوردستانن و ئەمڕۆ خەڵک ئەوەی کەلەی قەلەقە کۆرۆنا نییە ئەوەی کەلەی قەلەقە تێپەڕینی جەژن نییە لەو کەرەنتینەی ئەکرێت لە 72 ساعتی داهاتووە ئەوەی لێ قەلەقە کەمکردنەوەی موچەکەیەتی هەرچەندە لە وتارەکەی سەرۆکی حکوومەتە ئەڵێ سەدا ببورن سەدا 20 موچەخۆر دانیشتوان هەرێمی کوردستان موچەخۆرن بەڵام بەدیوێکی ترە سەدا هەشتای سوود لە موچە وەرەگرێ ئێوە لە چه حاڵەتێکان ڕازین دەستکاری موچە بکرێ وەک پەرلەمانتارانی کوردستان کە خەڵک دەنجی پێداون بۆ چاودێری حکوومەت بۆ چاودێری یاسا بۆ هەموو ئەو کەم و کورتیانەی کە کاکڕێکەوتیش لێرە باسیەکە سەرەتا سپاس بۆ جەنابڕێزەکە و پیرۆزبایی جەژن لە خەڵکی کوردستانەکەم بەداخەوە کە ئێمە
خەڵکی کوردستان گیری خواردەوە بە دەست سیاسی و حکومڕانەکانی ئەم وڵاتەوە دەبوو ئەمڕۆ دوێنێ بەڕێز سەرۆکی حکوومەت بەو نەهەجەوە بەو نەمەتە قسەی نەکردایە لە بریەوەی چونکە ناڕەزایەتێکی زۆر هەبووە لە ناو خەڵکی کوردستان و لە پارێزگای دوهۆک ناڕەزایەتەکان گەشتە کاتی تەقینەوە ئیتر خەڵک و مامۆسایان بۆ یەکەمین جار ئەو قەڵایی کە ئەمنی کە دروست کرا بوو شکێنرا بۆیە دەبوو بەڕێز سەرۆکی حکوومەت پێشەوەی باسی کەمکردنەوەی موچەی بکردایە باسیەوەی کردە گوێ لە ناڕەزایەتەکانی خەڵکی بادینان و دوهۆک و خەڵکی ناوچەکانی تری کوردستان بە سلێمانیشەوە بەو شوانەی کە بوو بەڵێ ئەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت باسی کرد چەند خەلەلێکی تیادا بوو ینی لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەبێت ینی لە دوای ئەم قسانەوە کۆمەڵک کەیسی گەورە بجوڵێنرێت لە پارلەمان لە دادگاکان ئەگەر داواکاری گشتی لە هەرێمی کوردستانە هەبێتە بێ بپرسێتەوە ینی لە کۆمەڵێک بابەت بپرسێتەوە یەکێک لەو بابەتانە باسکردن و شەرعەتدان بۆ 27 میلیارد دۆلاری قەرزەکە ئەمانە گرنگن و باسیەوەشی گر بەڕێز سەرۆکی حکوومەت پێویستە کات ئێمە لە 80 بودجەی هەرێمی کوردستانە ڕات بۆ موچەخۆران و لە 120 دانیشتوانی هەرێمی کوردستان دەگرێتەوە کە لە کاتێکدا ئەوانەی کە لە تەمەنی شیرەخۆری و هەتا کۆژدە ساڵی سنی ڕۆژدی قانونیان تاوا نەکرد و موچەخۆر نین ینی ئەمانە بەشێکی دانەبراون لەو موچەخۆرانەی کە لە هەرێمی کوردستانە موچە وەرەگرن بۆ ڕێژەی نامەنتەقی بووی کە بەڕێزیان ئاماژەی پێکرد چونکە بەڕاستەوخۆ بە یان ناڕاستەوخۆ بە کاریگەری هەیە لەسەر لە 160 هاوڵاتیانی کوردستان و ئێمە هەر کاتێک کە موچە دواکەوێت و درەنگەکەوێت و ئەم پاشەکەوتەی کە خەڵکی کوردستان چاوەڕێیە کرد ئەم حکوومەتێکی بەهێز بێ حکوومەتێک بێ تایدا داخوازیەکانی خەڵکی کوردستانی تێدا بەدی بێ و لە ناویشیاندا خەڵک چاوەڕێەوە کرد پاشەکەوتی موچەی بۆ بگەڕێتەوە نەک بێت دیسانەوە داهێنانێکی نوێ بکەن لە کەمکردنەوەی موچە بۆیە بەڕاستی ئەمە وەکو پەرلەمانی کوردستان من وەکو خودی خۆم لە ئەکاونتی خۆمان ڕاپرسیەکمان کردووە لە کەمترین کاتا 600 بە 700 کۆمنت هاتوو لەسەرەوەی کاڵێ نەخێر نابێت ئێوە وەکو نوێنەری خەڵک وەکو فراکسیۆنی یەکێتی بچنە ژێرباری ئەم بڕینەوە و بەڕێز سەرۆکی حکوومەت بە عەقڵەتێکی زۆر هەم ئەمنیەوە و هەم حیزبیانەوە واقعی کوردستانی باس کرد و گۆڕانکاریەکان و بڕینی موچە باسی لەوە کرد دەبێت هەمووتان بێنە ژێربار هەموو لایەنە سیاسیەکان بێنە ژێرباری بڕینی موچەکەوە و لەگەڵ ئەوەشدا هەر کەسێک دژی ئەمە بێ مزایدە چییە؟ ئەمە لە نەسی تۆ یارمەتیم بە بۆی بزەبت ینی بە جوانی ڕووی پشتی وتارەکەی بەڕێز سەرۆکی حکوومەت باسکەین لە دووەما باسی چیەکات دەڵێ ئەگەر سەرکەوتنمان بەدەستێنە ئەوە ئێمن بەتەنها ئەوانە نین کە سەر ڕەخ ناگرن دوای خەڵک لایانی کە خۆی کاتە خاوەنی سەرکەوتنەکان لایەنێکی زۆر هەیە ینی تۆ ئەگەر سەرکەوتوو بوو هەر خۆیەتی ئەگەر بڕینی موچە بێتە بێت تۆ لەگەڵ یابیت و بڕیار بێت بۆ بڕینی موچە و هاوکاری جەنابیان بکەی بۆ بڕینی موچە و بە بڕوای من هەر لایەنێکی سێ لایەنی سەرەکیە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە هەم گۆڕان و هەم یەکێتی و پارتی دیموکراتی کوردستان ڕاستە پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانە بە شێوازی کە لە ڕابردووە بینیمان بە زۆرینەیەکی سەمکار کاریە کرد و دەیەوێت لە حکومڕانەکەیشدا ئەم جارە بێت دەست بەرێتەوە بۆ گیرفانی خەڵک کە خەڵکی کوردستان 4 ساڵی ڕابردوویان لە ڕۆبە موچە و لە نیوموچە و لە دواکەوتنی موچە بردەسەر تەنها 8 مانگە ئێمام حکوومەتە لە پاشەکەوتی موچەی لا بردووە دیسان دوای هەشمانگە خەڵکی کوردستان گەڕێتەوە سەر بڕینی موچە 10 ساڵ کابرا دامەزرێت مۆزەفێکە کارمەندێکە دامەزرێت دوای 10 ساڵەکە گاتە 900,000 دینار کە لە بەیانی لە خەو هەڵەسێت 900 دینارە موچەکەی سعات 4 کۆبوونەکە تەواوە بێت کۆبوونە ئەنجومەنی وەزیران ڕۆژی چوارشەممە بڕیارە درێت وڵا موچەکانیان کەمەکرێتەوە بۆ 200,000 کەمەکرێتەوە 300 کەمەکرێتەوە کاکرێت بە 600 یا 700 یعنی لە ڕۆژێکە ئایندەی موچەی هاوڵاتیەک دیار نامێنێ هیچ کەسێک لەم وڵاتە لە سای حکومڕانی ئەمانەوە وای لاتۆ نازانێت بۆ بەیانی چی لێرە پرسیارێک دێتە پێشەوە کاک سەرکۆی ئەڵێن ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە بەڵێ
بەڵێ ئێوە مزادە ئەکەن یاخۆت بە حەقیقی ئێوە یعنی ڕوونیکەنەوە بۆ من ئێستا ئەندامی لیژنەی داراییم کاک زانە و ئەندامی لیژنەی سامانە سروشتەکانە بڕاردە لیژنەی سامانە سروشتەکانم معقولە بەڕێز کاک مەسرور باسی چاکسازیەکە لە وڵاتە تاکو ێستا وەزیری سامانە سروشتەکانی بۆ دانەنراوە تەسەورەکەی مەلەفی نەوتی کە پێشتر لە لای ئاشتی ئەورامی بووە ئێستا هەر ئەو کارکتەری سەرەکیە تەسەورەکەی تاکو ئێستا لیژنەی سامانە سروشتەکان یەک بەرپرسی لە ناو وەزارەتی سامانە سروشتەکان نەبینیوە داتایەکی ناوە بە من ئیتر من بۆچی دیفاع بکەم لەمە من لە لیژنەی داراییم نازانم پێشتان ئەبێ لە سامانە سروشتەکان لە نەوتوانە شەفافێت بە جەنابیان باسیەوەی کرد کە 600 ملیۆن دۆلار 400 دیار نییە 400 ئەچێ بۆ شەریکات تۆ ینی زیاد لە 160 داهاتی نەوتت دیار نییە فەرموو تۆ بەس تەنها لە بواری نەوتیە لە بواری خزمەتگوزاریەکانە جەنابیان چاکسازی گشتی بکەن زۆرینەی کێشەکان چارەسەر پێویست بەوە ناکات تۆ لە قەیرانێکی بچووکە لە قەیرانێکی کاتیە ڕێک هیچ بیرکردنەوەیەکت نەبێت جگە لە بیرکردنەوەی بڕینی گیرفانی خەڵک و قوتی خەڵک بۆی ئەمە بە مزایدە زۆرە یان نایاساییە نایاساییە چی یعنی هەموو شتێ هەرە موچەی لە ئێمە لە 400,000مانە خانشینمانەیە پۆلیس 20 ساڵ خزمەتەکات 20 ساڵ خزمەتەکە لە بواری وەزارەتی ناوخوا کە خانشی نەبێت بە 230 بە 220,000 دێ دەستکاریە ماکەیت زۆر باشە کاک سەرکۆ کاک ڕێکەوت جیالەوە ڕوونکردنەوەیکی تر هەبوو لەسەر لێدوانێکی جەنابەت مەسەلەن وەزارەتی دارایی ئەڵێ ئێمە لەبەرەوەی لیژنەیە بە فەرمینە ناسێنراون بۆی ئێمە داتامان نەداونەتێ ئێوە نەتانتوانیوە ینی زانیاری لەسەر داهاتی سلێمانی بەدەست بێنن بۆ کارەکەی چی بووە ئەم ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی و لە چێوە سەرچاوی گرتووە لە ڕاستیان من نەمەویست ینی وەڵامی وەزارەتی داراییان ئەو کەسە بەمەوە کە نووسراوەکەی نووسیوە پێم وانە ئەوە ڕێی مطلقی بەڕێز وەزیری داراییش بە ڕەنگە خەڵکی کەش دەفعکرابێ و ئەو ڕوونکردنەوەی بنووسێ بەڵام لە ڕاستیە یەکێک لە کێشەکانی ئەم حکوومەتەیان یەکێک لە دواکەوتویەکان و شکستی هەرێمی کوردستان وەزارەتی داراییەکەیەتی بەڕاستیە و لەوە شێ بەداخەوە ئەم شارە شانسی لە وەزیری دارایی نەبێ و دووخ لە وەزیری دارایی ئەم شارە خەڵکی سلێمانیە لە ڕاستیە حەزەکەم بزانی بە بەرنامە کارەکرێت لە وەزارەتی داراییەوە بۆ نەهێشتنی سیولە لە پارێزگای سلێمانیا پارەی دانراون لە سلێمانی نەمێنێت بەڵێ ئێمە بەڕێوەبەرایەتیکی بانکی ناوەندیمانێ لە سلێمانی طبعاً ڕاستە کاگ ئاواد وەزیری داراییە بەڵام کەسیشکە هەیە لەوێ بریکاری وەزارەتی داراییە کە لەسەر پشتی پاری دموکراتی کوردستانە بەداخەوەیش خەڵکی سلێمانیە لە ڕاستیە دەسەڵاتی مطلق لای ئەوە ئەوی مامەڵاکە ئەوی بڕیارەدا وەزیری وەزار ئەو بەڕێزەیە خەڵکە بووە بەڕێوەبەری فەرمانگە بووە لە سلێمانی و چۆ بۆ هەولێر داهاتی فەرمانگەکەی لە ساڵێکا بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان 24 ملیار دینار بووە ئەم کەسە بۆ خەرجکردنی 300,000 دینار چۆتە نووسینگەکەی کاک ڕابەر لە بەیانی و تا 3 عەسر دانیشتووە بە بەرچاوی ئەوە نوێنەری هەموو شارەکانی دیکە بە 100 ملیۆن و 200 ملیۆن و 300 ملیۆن هاتوونە دەرەوە ئەم کەسە 300,000ەکەی بۆ موافقە ڕەزامەندی بۆ نەکراوە لە کاتێکا داهاتی فەرمانگەکەی 24 ملیار دینارە پێم وایە بۆ داوای لە مرکزی ئەمە لەبەرەوە داوای لە مرکزی کاریگەڕی و داراییەکەین لەبەرەوەم پێم وایە وەزارەتی دارایی ناشەفافە و بەداخەوە خۆشی بەمەبەست یا بێمەبەست بەشێکە لە کێشەکان و ئەوەی پەیوەندی بە بەڕاستی کۆمەڵی خاڵیان ڕیز کرده بوو جاری ئەوەی کە باسی ئەوەکە کە بە یاساییان نەناسی و زۆر عیبە بەڕاستی و پێش هەموو کەش هیوادارم من دڵنیامەوە ڕای بزوتنەوەی گۆڕان نییە چونکە بەڕێزیان نوێنەرەکانی گۆڕان لە لیژنەکە وەکو ئێمە ینی دڵگرام و دڵشکاو بوون بەو بڕیاری وەزیری دارایی بەڵام بەداخەوە تۆ چۆنە بێ وەزیرەکە نوێنەری حیزبێ بێ کە خۆی بە هەڵگرتنی مەشخەڵی لا مرکزی دابنێ و بڵێ ئەم بابەتەن ینی لە کاتێک کات ئەنجومەنی پارێزگا خۆی یاسا هەڵی بژاردووە ئەڵستا نوێنەرانی ئەنجومەنی پارێزگا هەڵبژێراوی خەڵکن وەزارەتەکان نەکڕیوەتەوە لە بریتی قەرزاوریان نەگرتەوە وەزارەتە ئێمە نوێنەری ئێمە خەڵک لە پەرلەمانی کوردستان خەڵک لە پەرلەمانی عێراق بەدەنگی خەڵک بچۆتە سەر کورسێ بەڕاستی تعین نییە ینی کاک ڕێکەوت بەجددی ڕێگەیان نەدا کە ئێوە داهاتەکە بزانن یەک خاڵیکە لە خاڵیشکا باسیەوەکە کە وەزارەتی دارایی لەوەتی دروست بووە لەم کابینەیە هەوڵی دروستکردنی لا مرکزیەوە من خۆم قسە ناکەم بەڵام با وەڵامی ئەو بەڕێوەبەرانە باتەوە ئێمە لەگەڵا دانیشتوین بەشێکیانە سەر بە حیزبەکەی خۆی بزانە چوم عاناتێکیانە بووە ڕێنمایە داراییەکان گەورەترین کەلەپچێکراوە دەستی بەڕێوەبەری فەرمانگەکان و بەڕێوەبەرە گشتەکان لە ئێستاە بەڕێوەبەری قوتابخانەیەک ساڵە ڕات و ساڵیەت اینجا عینوانەکەی
بەبێ دەرماڵا بەسرێ بێ بە بەڕێوەبەری قوتابخانە یەت وەڕاتەوە لە ڕاستیە دەیان ڕێنماییتری ئەوانە لە لامەرکەزیەتەکەیەوە داواکەن چارەسەر زانی چۆن ئێمە ناڵین لامەرکەزی عسایەکی سەحری هەمومانە چارەسەرەکە بەڵام لایگەمەتوانێت کێشانە چارەسەرکین کاکە فەرمانگە هەیە بەڕێوەبەرەکەی چۆ بۆ هەولێر بۆ سەرفکردنەوەی 500,000 دینار باشە سێ شەو لە هەولێر بووە لیژنەیەکی چەند کەسی ڕۆشتەوە کە هاتوونەتەوە خەرجەکان ئەملێنێک و 500,000 دینار بوو کاکە ئەمە بۆ بە نوکتەی تراژیدی من ئەمە پێم وایە بە بەرنامەکرێت چی لە نەزانین نییە هەم ئەوەی وەزارەتی دارایی بە تایبەتی بریکاری وەزارەتەکە بەرامبەری سلێمانیەکە کاکە لە جیاوازی نەسرەکان نەعەدالەتی هەیە فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی فڕۆکەخانەی هەولێر ئەم ساڵ هەموو مانگیە 125 میلیۆن دینار و 250,000 دلاری بۆ خەرجەکرێت فڕۆکەخانی سلێمانیمانەیە کە سەر بۆ وەزارەتی گواستنەوەیە لە مانگێکا 175 میلیۆن دینار لەگەڵ 30,000 دلار 30,000 دلار بۆ فڕۆکەخانی سلێمانی لەکوێ 250,000 دلار لەکوێ باشە کۆمپانیای نەوتی کۆمپانیای غازیە ئیجباریەکە ئۆفیسەکەی لە هەولێر بێت بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی سلێمانی 200 فەرمانبەری هەیە ئەزای نەسەرەکەی چەندە 4 میلیۆن دینارە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی هەولێر 100 فەرمانبەری ئەزای نەسەرەکەی چەندە 6 میلیۆن دینارە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی دۆک 50 فەرمانبەری هەیە 10 میلیۆن دینار سلێمانی ناڵم سلێمانی 200 فەرمانبەری هەیە 4 میلیۆن دینار وەرەگرێت دۆک 50 فەرمانبەری هەیە 10 میلیۆن وەرەگرێت ئەمانە یعنی کۆمەڵە ژماری بێزارکەر نامەوێت سەری ئێوە بینەرانیشی پێگەشتن کە دەیان نمونە و پێم خۆشە و حقیقەتانە ڕوون یعنی ئەمانە کۆمەڵ پێم خۆشم حقیقەتانە بە بەرچاوی بینەرانم ڕوون بن کاگڕێکەوت ئەلبەتە مە بەرنامەکەمان بۆوێ دەست لە سەبرینەکان دانین کاتی پەردەپۆشکردنی هەندێک شت نەکاتی خاترانە ماوە بەڕاستی ئەمە قسەی هاوڵاتیانە کە من پرسیاری تۆ پێەکەمانی خەڵک ئەگەر نامەرکەزی نەکرا نازانم ساری جەنابی بەڵێ بێگومان من ڕایەکی شخصی خۆمێ لە ڕاستیە کاکسەرکۆ ئاماژەی پێتر بەخێرم باشتر منە پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو ئەولانانی تری دوستنەوەی گۆڕان مەسەن نێگرتووی ئیسلامی کۆمەڵ ئیسلامی بەشێکی زۆریان لە بەیاننامەکەیان لەگەڵ ئایا بە هاوبەشوو بێ لەگەڵ یەکێتی یا بەجیابوو بێ ئیعلانیان کردووە کە پاڵپشتی لامەرکەزی کارژێڕی و داراییەکە پێم وایە یەکێتی ئەگەر لامەرکەزی کارژێڕی و دارایی نەچەسپێنێ نەتوانێت بەدەستی بێنێ موجی خەڵکم کرێتەوە ئەم کابینەیە هی ئەو نێتی بێنێتەوە ئەم حکومەتی هیچ شوێنێکی پیرۆزنی بەڕاستیە ئەم حکومەتە نەموچی پێدابی نەکرێن نە خەدەماتی پێدابی نەکرێن لە سەڵاتەیە بە حکومەتە محەلەکان خزمەتی خەڵکن نە دەسەڵاتی داراییانێتێن نە داهاتی ناوخۆیان ببغا نەخۆش ئەیا بەموچە هیچ ینی هی ئەوە نیەم کابینی ئەم حکومەتە تیا بێنێتەوە بەڕاستی ئەم حکومەتە ڕۆژێ زووتر لێ بکشیتەوە قازانشترە ئەمە ڕای شخصی خۆمە ئەمە ڕای شخصی جەنابتە بەڵام ئەمەش نەکرا بەڵێ ئەگەر ئەمە نەکرا من ئەمێ پرسیاری دوای ئەوە بکەم خەڵک ئێستا لە هەموو ئەم نەعەدالەتیانی بەڕێز باسەکەی کاک سەرکۆش مثلا پەلێتی ئەڵێ منیش یەک دنیاشتم لای ئەو ئەلدامی لیژنەی دارایە ینی حەماسێکی بۆ ئەم بابەتە ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر قسە ئەکەن یان چی ئەکەن من نامەوێت لە بریتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵام ڕای چی بکەن ڕای شخصی تایبەتی خۆمەتی بەڕای منە بێ ئەم حکومەتە ئەگەر بەم جوارە بڕوا کشانەوە باشترین شتێتی بچینەوە بەردەمی هەڵبژارنێکی پێشوەختە ئەگەر ئەمەش ناکرێ ئەمە قورسە لە ڕاستیە ئێمە بیرمانە دەستوری عراقی خەڵکێکی زۆر شانازی پێوەکە هەر پارتەکان خۆیان بە دەستکەوتی کاک مەسعود ێزان خەڵکی گۆڕان بە دەستکەوتی مەرحوم کاک نەوشیروان ێزان لە ڕاستیە ئەم دەستورە مادەی 190 دەستوری عراقی تەیە لە مادەی 190 دەستوری عراقاڵێ پارێزگای یا چەند پارێزگای هەیە بوویان هەرێمێک پێ بگەنن یعنی خەڵک پێی وایە کە ئەمە باسی دروستکردنی هەرێمێکەکەین کە سلێمانی و هەڵەبجۆ گربیان و راپەڕن و شوێنێکی تیابێ ئەوە دروستکردنەوەی دوو ئیداری و شەڕی ناخۆ و براکوژیە بەعکس ئەوە بۆ دوورکەوتنەوەی لە شەڕی ناخۆ و براکوژی ئەمە بۆ داهێنانی ئیستیقرارە لە ڕاستیە خەڵک بۆ ئەڵێ ئەمە خیانەتە ئایا ئەمریکیەکان خیانەتن کە 50 ویلایەتی تیا وڵاتەکەیان ئایا ئیمارەتەکان خیانەتن کە وڵاتەکانە چی ویلایەتە ئەڵمانەکان خیانەتکارن کە ینی وڵاتەکان چەند هەرێمێکە کاک ئەمە باسی برادری ئمە باسی شێوازێکی بەڕێوەبردنی نوێیەکین باسی سیستەمیشی بەڕێوەبردیەکەین بە قەنەعەتی کولی خۆمەوە بەڵێ پێم وایە ئەبێ مادەی 190 عراق ئەگەر سلێمانی بەم مەخدورێتە بەرداوام بێ ناکرێ وەکو وتم دوو ئەفسەر بنێرێ بۆ بەریتانیا لە هەولێر گریباتەوە لە نابێ بڕیتەوە بەڕێوەبەری گشتی لەوێ خانەنشین بێ بەڕێوەبەری گشتی وەزارەتی ناوخۆ لە سەدا هەفتای پرۆژەکانی سلێمانی لە ژوورەکەیە بێ گرینە نەهێڵێ هەمووی بە بەڵگەوە ئەو هەمووی هەیە بێگومان بە دڵنیایەوە بێگومان دروستکردنی هەرێمی سلێمانی و بەبرایەتی لەگەڵ هەرێمەکەی ئەو لایجا ناوێر هەرێمەکە بێگومان ئەو بەشێکە لە چارەسەر لە کاتێکا تۆ بیرە نەچێت بەشێکی زۆری غازی سروشتی کە ئێستا نەوت بەرەو دواوەجێ غازی سروشتی بەرەو غازی سروشتی لەم ستورە زۆرە بەڕاستیە لە شوێنی دیکە ئەزانی سیرکە داهاتەکان ینی بەشی ئەوەکە مەسەلەن حرەکەیەکی پێ چۆن هەنێک بەلاڕێدابرن و ئەوانە هەیە باسیەوەکەن کە داهاتی ئەم سنوورە من دڵنیاتەکەمەوە ئەو داهاتی کە لە سنووری پارێزگای سلێمانی کۆکرێتەوە چەند جار بەشی بودجێ تەشغیلیەکە بودجێ تەشغیلیمە بەسم وەیەکە لە ئیدارەدان و بەکارخستنی فەرمانگەکانە پێویستە ئەوەشی ئەمە لە هەموو حاڵەتێکا بێ مەرکەزی بێ
باسی داهاتی ناوخۆکم بەڵام ئەوی کە پەیوەندی بە داهاتی نەوت و غازەهۆیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانی با ئەڵێ موچەشەیە کە موچەش نایە بەڵام تۆ گەر غازەکە بووی بە بەخا بێگومان موچەشەدا لەو داهاتی غازەکەش مەسەلەن لە کۆرمۆر کارەباکە بۆ هەموو کوردستانیە کاکزانە مەصرفەکەی با بە کورتێکشت بڵم لە وەختی کاکسەکۆ حکوومەتی ئەمریکا تەنها 4 مانگی تازە کردەوە بە حکوومەتەی کازمی کە غاز دەتوانێت لە ئێران بکڕێت بەڵێ وێزگەیەکەیە کە کارەبای دیالە و کارەبای بەغداش دابینەکە ئەم وێزگەیە بە گازی سروشتی ئیشەکە ئەم گازە حکوومەتی بەغدا لە ئێرانی کڕێ بە بۆری هێناوێتی باشە بەدیلی بەدیلی ئێران بۆ هەرێمی بەخا کوێیە بێگومان غازەکەی چەند سواڵە هەرێمی کوردستانە تۆ ناگرێت غازەکەش تۆ بێت و لەو سەری شۆ لە 140 و لە 150 موچەکە واتێ ئەگەر عدالت ناکەی ئەگەر دادپەروەری ناکەی ئەگەر بێک چاو سەری و پارێزگاکان ناکەی ئەوە زۆر باشە برامان برایکی سەمانجێ پێشتر ئەمانە هەبووە کە دوو ئیدارەی بۆ یاخود تۆزێک یان باڵانسی هێز بەم شێوەیە بۆ پێش دوو ئیدارەی لە ڕاستیە مەبەستم ئەم نەعەدالەتیانەی بەڕێزت باسیەکەیت ئەم نەعەدالەتیانەی بەڕێزت باسیەکەیت لەوە نەعەدالەتی لە دوای گرتنەوەی دوو ئیدارەکە دەستی پێ کردو لە دوایەوە دەستی پێ کردو کاک سەرکۆ ئێوە کول ئەندامێکی لیژنەی دارایی یعنی بەچی قەناعەت بە خەڵکە هێنن مەسەلەن سبەی مامۆستایەک پێڵێن ئەمە 150,000 لە دەرماڵەکەت بڕا فەرمانبەرێک ئەمە 200,000 مەسەلەن پۆلیسێکی هێزەکانی ناوخۆ لە هاتوچۆ لە بەرگری شارستانی لە پۆلیسی محەلی حتا لە پێشمەرگەیەک چۆن قەناعەت بە خەڵکە هێنن کە جارێکی تر موچە بڕێ مەسەلەن قەیرانی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا لەسەر تاسەری جیان قەیرانێکی دارای قورسی دروست کردو ئەمە ڕوونە بۆ هەموو خەڵکێک بەڵام لە هیچ وڵاتێک دەست نەبراوە بۆ موچە تەنانەت ئەو خەڵکانە لە ژوورەوەن پارە چۆتە سەر حسابەکانیان ئێوە وەک پەرلەمانتار وەکو حزب وەکو فراکسیۆنەکان چۆن قەناعەت بە هاوڵاتیەک هێنن فەرمانبەرێک هێنن بڵێن لەبەرەوەی دۆخی دارایی هەرێمی کوردستان خراپە 27 میلیارد دلار قەرزدارە فەرموو با موچەکەت کەم بکەینەوە خۆی ئەمە ناتوانین بەڕاستی قەناعەت بە خەڵکی کوردستان بکەین چونکە خەڵکی کوردستان قەناعەت چۆ بە خۆتان هێن سەرەتا من خۆم ناتوانم قەناعەت بە خۆم بکەم کە حکوومەتی هەرێم 27 میلیارد دلار قەرزدار بێت یعنی ئەمە خۆی لەسەرەتایە خۆی ناوهێنانی 27 میلیارد دلار بۆ ئەوەیە ئەمان درێژە بن بەو حکومڕانی کە لە ڕابردووە ئەگەر جەناب سەیری کردبێت کاک مەسرور ئێستا سەرۆکی حکوومەتە وەکوی کە باسیە کرد وەکوا بێت نەوەی نوێ بێت تازە حکوومەتی وەرگرتە بێت و هیچ پەیوەندێکی بە پارتیەوە نەبێت 15 ساڵی ڕابردووی 13 ساڵی حکوومەتی یەکگرتووی لای سەرۆکاتێکی لای پارتی دیموکراتی کوردستان بووە دانەبڕاو بووە و جەنابی کاک مەسعود سەرۆکی هەرێم بۆ کە باوکی کاک مەسرور دەکات و سەرۆکی حیز بکات یعنی ئەمانە دابراو نییە نابێ خەڵک وابشانی خەڵکی با بڵێ ئێمە 27 میلیارد دلار حکوومەتەکەی کە خەرزار بووە و ئێمە ئەگەر معاشمان بڕی ئەوە بێ ئێوە مەمنون بن لەگەڵمانە هاوکار باشە بەس نابێ 27 میلیۆنە بۆ ملیارە بۆ خەڵک ڕوون بێ کاک فەر من حەزەکەم ڕۆنکردنەوە بام ئێمە لە ساڵی 2023ەوە نەوتە فرۆشین یعنی بە شێوازی کەم یعنی بۆ ماوەی یعنی لە 2023 بۆ 2007 2 میلیۆن و 954,000 بەرمیل نەوت فرۆشراوە کە ئەکاتە 2 میلیار و شتێک دۆلار قۆناغی دومان هەیە قۆناغی 2007 بۆ 2013 ئەمە گۆڕانکاری لەسرە بەسرا هاتووە بەوەی کە لە ماوەی ئەو چەند ساڵات 272 میلیۆن و 540 میلیۆن بەرمیل نەوت فرۆشراوە کە ئەکاتە چەندێک ئەکاتە 9 میلیار و 774 میلیۆن دلار باشە من ئەمە بۆ بخوێنمەوە بۆی دوایی گەم باسی بۆچی ئەمە باسەکەم قۆناغی سێمان هەیە 2014 بۆ 2010 کە ئەم قۆناغێکی سەختی ئابووری ئەوە بوو کە ناونرا سەربەخۆی ئابووریەوەی کە بەسرور بەرزانی باسی کرد کە خراپترین کار بکە کردیان لە ڕابردووە قۆناغی فرۆشتی نەوت سەربەخۆ بوو ئەم قۆناغە قەیرانی دارایی بوو هاتنی داعش بوو هاتنی ئاوەرەکان بوو لەم ماوەی ینی ئەوەی کە باسمان کرد پێشە بگەینە 2014 چەند میلیارد دلارمان دەستکەوتووە لە نەوتە 11 میلیار و 800 میلیۆن دلارمان دەستکەوتووە باشە قوربان لە 2000 چەندەوە دەست پێکەین 2014 لە 2014 2 میلیارمان دەستکەوتووە 2 میلیار و 7 ئەمە داتانی کە من باسەکەم داتای حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەکرێت کەمتریش ینی زۆر زیاتریش فرۆشرا بێت و زۆر ینی گەندەڵی تیاابێ بەڵام ئەمە داتای حکوومەتی وەزارەتی سامانە بەڵێ
2015 9 ملیار 2016 7 ملیار 7 ملیار و 450 ملیۆن دۆلار 2017 9 ملیار 2019 ئەمە داهاتە ئەمە داهاتی نەوتە ینی بەس نەوت ینی کە باسیەکەین لەگەڵ داهاتی ناوخۆیە هەندێک باش ئەمە جگە لەوەی کە لە 2023ەوە لە 2023ەوە هەتاکو 2014 و بڕینی ئەو بەشە بودجەی کە لە هەرێمەوە هاتووە کە 1 تریلیۆن و 200 ملیۆن دۆلار بووە ینی ملیۆن دینار بووە ینی ئەکاتە تقریبا 900 ملیۆن دۆلار باش ئەمە کە باسیەکەین ئەمەمان هەبووە دا ناوخۆیمان هەبووە نزیکەی بەمەی کە باسیەکەین کە 2019 ئاخیر راپۆرتی دیلۆیت کە باسیەکە ئێمە 8 ملیار و 362 ملیۆن دۆلارمان داهاتە بووە باش 27 ملیارە بە چ قەرزانی ئەخریانی ئەمە پرسیارەکەیە تۆ لە 2023 بۆ 2014 هەموو ساڵێک 1 ملیار دۆلاریش بۆ هاتووە جگە لە داهاتی ناوخۆ کاکە معقولەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت باسیەکە 27 ملیار دۆلار ئەڵێن لە بەپێی داهاتیەوەی لە 2016 ئەمان قەرزیان گرتووە لە کۆمپانیای تورکی لە 3 ملیاریان قەرز کردووە هۆکاری ئەمە چیەکە بەسپار ملیارێک و 100 ملیۆن دۆلار دراوەتەوە معقولە لە ماوەی 3 ساڵە هیچ کەمی نەکرد بێت لە ماوەی ئەم 4 ساڵە هیچ کەمی نەکرد بێت ئەمە ینی ئەمە کێشەکەیە ینی هەموو جارێک گوتیانە ئێمە 200 ملیۆن 246 ملیۆنمان بۆ ڕۆیشتەوە بۆ قەرز کاکات 2 ملیار دۆلار یعنی بە 125 گەلانی ینی ئەگەر ئەوەی کە دیار بێت ئەوەی کە دیار بێ و باسەکرێت 3 ملیارمان هەیە کە ئاڵێن بۆ تەزوی کارەبا و سیولەی بانقی و ئەوانە قەرز کراوە ئەوەی کە بۆ کارەبا 3 ملیار و 200 ملیۆن دۆلاریشمان قەرز بۆ لە پێشوەخت وەرمان گرتووە ینی بە بڕفرۆشتمانە تۆ لە شەریکاتی نەوتی و ئەمە دیلۆت باسیەکات کە ئەمە خراوەتەوە سەر ڕەسیدی حکوومەتی هەرێم 1 ملیار و 100 ملیۆن دۆلاریش دراوەتەوە ینی ئەم داتانەی کە باسیەکات ئەمە بێ شەفافی سازی بکەین جەنابی باسی چاکسازیەکە هیوادارم لە دوای جەشنەوە بێتە پەرلەمان بێتە پەردەم پەرلەمانی کوردستان کە دەنگی پێداوە باسی ئەومان بۆ بکە کە ئەم 27 ملیارە چۆن سەرف بووە لە کێ قەرز کراوە چۆن قەرز کراوە لە چیا سەرف کراوە و سوو لێرە قەرز کە لە هەر وڵاتێک ناوخۆی و خارجی وەرەگیرێت تۆ بێت زیادەیەکە چێتە سەری ئەم زیادەیە چەندە تاکەی بەردەوامە یعنی یەک شەریکەی نەوتی گلیگۆن هەیە ئەمان 500 ملیۆن دۆلاریان لێ قەرز کردووە بۆ ماوەی 5 ساڵ ئەبێ ماگانە 3 ملیۆن بەرمیلی بنێ کاکاتە تقریبا ڕۆژانە 100,000 بەرمیل نەوتی بدەنێ یعنی لە 12 زیادە چێتە سەر حساباتێک ینی ئەوەی کە باسیەکە نەعەدالەتەکان دۆلارە دەنەوە باشە نەعەدالەتەکان کامانە بوو لە نێوان ناوچە نەعەدالەتەکان من نامەوێت ینی برای بەڕێزم کاک ڕێکەوتی لێ ینی بۆ ئەوەی کە اختصاسێکی تایبەتیە لە بواری لامەرکەزیە و چالاکیشە لەو بوارە من نامەوێت بچمە ناوەوە بەڵام ئەوەی کە بینین بەڵێ جیاوازێکی زۆر هەیە یان مرکزیە ینی ئەم سنتراڵی کە ئەم ڕئیسی حکوومەتە گرتوێتێ بەر بەرامبەر بە پەرلەمانتار بەرامبەر بە بێدەنگکردنی پەرلەمانتار بەرامبەر بێدەنگکردنی ڕۆژنامەنووسان بەرامبەر بە خەڵکی ڕاپەڕیوی و خۆپیشاندەنان لە بادینان ئەمانە هەمووی پیشانی وادات کە مەترسیە ینی ئەم حکومڕانیە کە ئێستا هەیە بۆ گیرفانی موچەخۆران مەترسیە بۆ ئازادی خوازان مەترسیە بۆ ڕۆژنامەنووسان مەترسیە بۆ کارایی پەرلەمان مەترسیە ئەمانە پێویستە کات ئەم لایەنە سیاسە پێکەنەرانەی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی پێداچوونەوە بکەن و لەگەڵ وەفدەکانی حیزبەکانیانە کۆبنەوە لەسەر لەسەر ئەمە ڕێکەوتون کە خەڵک بچەوسێنەوە لەسەر ئەوە ڕێکەوتون موچەی پۆلیس و پێشمەرگە و مامۆسا و دادگاکان ببڕن ئەمانە هەمووی ئەو پرسیارەیە کە من لێرەوە لەم ئەگەر هەر حیزبێک بچێتە ژێر باری ئەم فەرزکردنەی کەمکردنەوەی موچە ئیتر هەر بارێکی لێنن بە ناوی چاکسازی و بە ناوی ڕێخستنەوەی دەرماڵەوە بێت بە هەر شێوەیەک بێت بەڵام ئەو یاسایەوە دەرتان کرد لە پەرلەمان ڕێگە بۆ نادات خۆی ئەو یاسایی کە ئێمە زۆر هاوەرمان کرد یەکێک لەو کەسانی کە پێشەوەی
چاکسازیەکە کە هێناوە ئێمە لە لیژنەی دارایی نزیکی 6 سعات مناقەشەمان کرد لەگەڵ وەزیری دارایی لەگەڵ سەرۆکی حکوومەت لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەو تیمانەی کە ڕاست پێرابوون بۆ ئەم چاکسازیە تێگەشتین لە نیەتیان یعنی تێگەشتین لە نیەتیان دەیانەوێت دەستکاریکەن بەڵام من لە بابەتێکا باسیەوەم کرد چاکسازی پاشەکەوتی موچە لەژێر میکیاژی چاکسازیدا ینی باسی ئەومان کرد بەڵام دوایەوە سەرۆکی حکوومەت و حکوومەت هەمویان وەڵامی ئێمەیاندایەوە بە ڕسمی بە فەرمی وەڵامی منیان داوەتەوە لە کاڵێت ئێمە دەست نابن بۆ دەرماڵە و من لە کاتی باسکردنی ئەو مادێ لە ناو پەرلەمانە ئێسش ڤیدۆکان ماوە پرۆتۆکۆلی پەرلەمان ماوە باسمان کردووانە ئێمە دەست نابین بۆ هیچ دەرماڵەیەکی موچە خۆران ئەمە هیچ چارە سەرکات وەکو بەڕێزەندامی لیژنەی دارایت ینی مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئەمان دەیانەوێت چارەسەرێکی ڕیشەی بکەن ئەبێ یەکەم جار چاکسازی گشتگیر بکەن لە داهاتی نەوتە ئەمە یەک دووهەم من لە ناو هۆڵی پەرلەمانە باسی وم کردووە کە ئێمە دەواازەیەکمان هەیە بە ناوی دەواازەی فیشخاپور تاکو ئێستا یەک مۆزەفی وەزارەتی دارایی لێن کۆمپانیایەک بەڕێوەیە باش زۆر باش کاکڕێکەوت بۆ هەموو ئەمانە ئەمە نیگەرانیەکان لای تۆ زۆر زۆرە بەم جەژن و ئەوانە سەری سپی کردویت چارەسەرەکە کامەیە چارەسەرێک کە پارتی کە هەر لایەنێک هەر کاکێکی بە شەرەفی کورد تێبگەێنرێ تکایە ئەمە شەڕی ناوخۆنیە تکایە ئەمە یەکتر لە ناوبردنیە ئەمە تێکدانی قەواری هەرێمی کوردستانیە ئەمە ژیانێکی شەرەفمەندانەیە بۆ خەڵکی ستەملێکراوی ئەم هەرێمە چۆن چارەسەریەکەن کاکزانە ئەوەی کە کاکسەرکۆ باسی کرد یعنی ئەم حکوومەتە لەوەتی باسی قەرز دەکڵم 27 میلیارد قەرزارن لە کاتێکە هەموو مانگێک ئەم ڕقەمە ناگۆڕێ قاوەکەی عادلی مامە هەر لێ عادمام قاوەی چ بوو هەر لێ خوارد هەر وەکو خۆی بوو ئەمەش وایە هەر قەرزیاتەوە مانگ 2002 هەر 27 میلیارە ئەم 27 میلیارد ئێستا بەڕێز نامەیەکی بۆ ناردوم مناڵێکی شیرە خۆرە 6,000 دلار قەرزی بەرەکەوێ ئێستاکە تازە لە دایکە بێ ینی تۆ 27 میلیارد بۆ 5 میلیۆن نفوس پشتی ئەمە چییە پشتی ئەم 27 میلیارد بەڕاستی هەر خەڵک لەم داواکاری یان سەقفی داواکاری بەرز نەبێ بەڵێ لە ڕاستیان پێم وایە ئەمە درێژە کێشانە یان درێژە پێدانە بە بەم حکومڕانی بەم سیستەما و معقول نییە لە کارتی نەوتی کوردستان کۆمپانیا هەبێت کە نزیکە لە شخصێکی زۆر باڵای ئەم هەرێمی کوردستان و ئێستا زیاتر لە حکومەتی دەستەکەوێت کۆمپانیا هەیە زۆر زیاتر لە حکومەتی لە کارتی نەوت قازانجە بەڵێ بەدڵنیایی زۆر زیاتر لە حکومەتی هەرێمی کوردستان قازانجەکە لە کاتێکە نەوتەکە هی نوتۆ هی خەڵکی دیکەیە لە ڕاستیە ئەمە هەمووی چییە ئەمە هەمووی داری سربەخۆیی ئابووری و ئەمانەیە بەڵا ڕاستیا بەڕۆحیەمەوە لە ڕاستی ئەمە سربەخۆی فرۆشتی نەوتی سپۆڕی ئابووریشیت من بەکارەوەستێکی متەواضع ئەمە لەگە ئابووری ینی باشە ینی شارەزای کەواتە ئەمە ئەم باسکردنی ئەم ڕقەمە گەورەیە بۆ ئەوەیە هەرێمی خەڵکی کوردستان چاوشکاو بێ بەرامبەرەوەی ڕازی بێ بە موچە دێمە لە کاکسەر ڕازی بێ بە کەمکردنەوەی موچە بەم ژیانە سنووردارکراوەی کە ئێستا هەیە بەڵێ پێم وایە ئەمە بۆ ڕاگررتنی خەڵکە بۆ هێشتنەوەی خەڵکە بەو برسیکردنی خەڵکە و لە ڕاستیە لە پشتی ئەمەوە خۆ دەوڵەمەندکردن هەیە ڕەنگە ئێستا شەخص هەبێ لە هەرێمی کوردستانە کە نزیکە لە حکومڕانی حکومەتەوە یان بەشێک بە لە حکومەت زۆر لە حکومەتی هەرێمی کوردستان دەوڵەمەندتر بێ وەکو کاکسەرکۆ ئاماژەی پێدا کۆمپانیا هەیە کە هی پارتی دموکراتی کوردستانە زیاتری لە کارتی نەوت دەستەکەوێت لە هەرێمی کوردستانە ئەمە هەمووی ئەو سربەخۆی ئابووریە کە لە ڕاستیە ناوی سربەخۆی ئابووریش ناوی سربەخۆی فرۆشتی نەوتەکە ئەمە نمونەیەکی زەقی مرکزیە دووسێ کە سنووتیان بە سربەخۆی نەوتە فرۆشین و ئەوەش نەتیجەکەیەتی لە ڕاستیە کەسێکیان هەنا بوو بە ئەندازیاری تاڵانی نەوت لە ڕاستیە گوتیان فلان پارێزگاکەین بە دووبەی باشە دووبەی خۆی بەلا مرکزی بۆ بە دووبەی ئێمە باسی لا مرکزیەکەین ئەڵێ وەڵا خیانەتە کە سەرۆکی حکومەت باسەکەەوە فەلسفەیەوە هەناراو لە دەمێت وڵای ئەمە کە باسی لا مرکزی بکەین نەخێرەمە ئەمە دووکردنی ئێمە برادرین ئمە باسی پرۆسەیەکی ینی مۆدێرنەکەی لە بەڕێوە برناکە ناوی لا مرکزێت ئێمە پێمانوانی لا مرکزی عسایەکی سەحری هەموو گرفتانە چارەسەرەکە بەڵامانی کەم سنوورێکی بۆ دانێ کاکە ئەگەر لا مرکزی ناکەی من هەر لە چوارچوی عێراق ئامێنمەوە هەر برای تۆشم لە ڕاستیە ڕەنگە خەڵکێکی خاوەن بەرژەوەندی و خاوەن پێگا ئێستا پێی وایە کە ئەمە دوو ئیدارەی و شەڕی ناخۆیە بەڵام لە ڕاستیە لەو کاتێشە پارتی لە سلێمانی حیزبێکی ڕێپێدراوی ڕێز لە گیراوە بێ ویشتیش لە هەولێر هەروە بۆ ئێستا دوو ئیدارە نیە بەڵ بێگومان ئێستا دوو ئیدارەیە ئەگەر کاکە من
سیاسەتی حکوومەت هێرمی کوردستانم ئەم جۆرە مامەڵە بەدڵ نییە کە پارتی سەرکردایەتێکە لەگەڵ حکوومەت هێرمی لەگەڵ حکوومەتی بەغدایە من خۆم ئەبێ نەخشی بکەم و ئەم بڕیارانی پێشتر کە ئەم چەند ڕۆژەکە ئەو چەند دیلی داعش کە گوازرانەوە بۆ زیندانەکانی بەخاوە بەڕاستیم پێم وایە زۆر جەریانە بوو زۆر عاقلانە بوو تۆ ناکرێت دوژمنایەتی بەخاکی لەم سەرەوە خۆی بچێت داوای پۆست و مدیر عامی لێ بکە یعنی لەگەڵ بەغدایە بە دڵنیایی یعنی داواکردن لە بەخا بۆ پۆستی بەڕێوەبەری گشتی بۆ پۆستی وەزیر ئەمە شەرەف بێ دەستکەوت بێ بەڵام داوای موچە قوتی خەڵکی لە پێ بڵێ من غازەکە تێمە موچی خەڵکم بۆ بنێرە پێ بڵێن وەڵا ئەمە وڵاتەکە دووکردەکە لە کاتێکا خۆی وڵاتەکە لەو لا مرکزێتە مەسەلەن ئەگەر هەموو ئەو ئۆپشنانە ئێوە سەقفی داواکاریەکانتان بەرز کردەوە بە غازەکەشەوە کە غازەکە وردە بێ بە مەوزوعێکی گەورەوە بیرمە لە ساڵی 2011 بوو راپۆرتێکی قەتەڕی کۆمپانیایەکی ماراتی بۆیان قەتەری بۆ ئەڵێ هەرێمی کوردستان تەنها لە ڕێی غازەوە ئەتوانێت بێتە دەوڵەتێکی سەربەخۆ مەبەستی لە اقتصادێکی بەهێزە ئەتوانن موچەش دابین بکرێت ئەتوانرێت کۆمەڵێ پرۆژش بخرێتەوە سەرسکا بەڕای شخصی من ئەو غازەی لەم سنوورەیە مڵکی ئەو خەڵکێکە لەم سنووراژی لە ڕاستیە مڵکی ئەو نفوسێکە لەم خەڵکاژی ئەو حیزبانی لێرە دەنگی خەڵکیان بەدەستێناوە ئەبێت جەری بن ئازابن ئەو غازە بەرامبەر بە هەر کەسێکی بدەنەوە بەرامبەری موچە بیدەن ئایا حکوومەتی هێرمی کوردستان یا حکوومەتی بەغایە بەرامبەر موچەیەکی سی ڕۆژداری شەرفمەندانە بێت لە ڕاستیە ئەو ڕای شخصی خۆمە ئێمە کاک زانا یعنی خۆ گرنگی لا مرکزی تەنها ئەوە نیە تۆ کۆمەڵە دەسەڵات هەولێنیتەوە بە سلێمانی فەرمانگە هەیە ئەتوانی خۆی بژێنێ فەرمانگەی تەندروستی سلێمانی بنمونە ئەتوانی خۆی بژێنێ بە تەنیا لە ڕێگەی بەڕێکردنی خەدەمات و باشکردنی خەدەمات و تەنیا لە ڕێی پسۆڵەیەکی 500 دیناریەوە لە ڕاستی ئەتوانی خۆی بژێنێ ئەتوانێت ئیدارەی وەزعی بەرەبەراتی هاتوچۆ بەم جۆرە بەم شێوە بەرەبەراتی ئاوی ژەرزەوی کاکە هەزاران بیر هەیە لە وڵاتە لە ئاوی ژەرزەوی خۆنەوە بە بێوی کە یەک دیناریش ڕسومات بنێ مناڵێن دەستکەی تاپینی قاقای خەڵک بەسەر باج ئەو خەڵکە بژێنی بەڵام ڕسوماتێکی زۆر کەم 500 دینار بۆ هاوڵاتی بەڕاستی ڕقم نییە گرفت نییە ئەمانە کۆمەڵێک ینی پێتان وایە ئەمانە دەواازە و دەرچەی کۆمەڵێک چارەسەری کۆمەڵێک کێشەی خەڵکن ئەمانێسێکم هەیە لە ئابووری من جا لە ئەندامێن زمانی پارێزگایەکە ینی منطقی تێدا لە وڵاتی کە سیاحی زراعی نەوتی هەر چوار فەسڵەکەی خاکەکەی هەمووی تیا موجود بێ لە 2014 تۆ نەتوانین دەست بۆ سەرچاوێکی تربەری خەڵک هەر لەو قەلەقیا بژی شەو وەکو کاکسەرکۆڵێ شەو بخەویت بە معاشێکی 900,000 سبینێ زمانت نەبێت کە 600,000 یان 600,000 من بە یەک دێڕ بە کورتی وەڵام تێمە لە ڕاستیە ئێمە لە وڵاتە کێشەی نەبوونی سەرچاوی داهات و کێشەی داهاتمان نییە بەڵکو کێشەی ئیداریانمانەیە کێشەی ئەو دەستەمانێک ئیداریم داهاتە کێشەی ئەو دەستەمانێک ئیداریم سەرچاوایە ئەو دەستە ئەمینە ئەم کابینی ئەم حکومەتە نییە زۆر باش کاکسەر کۆویست قسە بکەیت لە مەسەلەی 27 ملیارە ینی تاکەی ئەم خەڵکە ینی کەوا بێ منداڵەکان هەموو ئەوانەی کێشە ژنیان نێناوە مناڵی سەر بێشکەشن هەر بە قەرز بژین هەر چاویان لەوە بێ بڵێن یا ئەڵڵا بزانین ئەم کابینێ قەرارەدا ینی ئەمە پرسیاری خەڵکن قەلەقی خەڵکن ئێوەش پەرلەمانتارن بڕیار ناڵم بڕیار بەدەست بەڵام لانی کەم خەڵک چاوی لە ئێوە قسەیەکی جدیتر بکەن لەم مۆزوعە بەڵە خۆی ئەم باسکردنی ئەم قەرزە زۆرە بە بڕوای من شخصی خۆمەوەیە کە بۆی دامەدانی ئەم حکومڕانیە بۆی بڵێن تا 15 ساڵی کە 2 ساڵی کە ئەم حکومڕانیە بەم قەیراناوی و بەم خۆ دەوڵەمانکردنەی خۆیان و کۆمپانیاکان و فەقیربوونی خەڵک پیشانی بەمە دەبێت بەم شێوە بەردەوام بێ ینی کێشەکەنمونێ کۆمپانیا هەیە لە حکوومەت زیاتری لە داهاتینەوە دەستەکەوێت ئەگەر ئەمانە چارەسەر بکرێت کاکزانە سەرۆکی حکوومەت ئەڵێت 30 میلیۆن دلارمان دەستکەوتۆ لە 450,000 بەرمیل نەوتە یعنی بۆ بەرمیلێک نەوت ئێمە یەک بەرمیل نەوتمان بە $2.20 فرۆشتووە ئەوەندەی داهاتەکە هاتوتە ناو خەزێنەی دەوڵەتەوە ئەمە بە چ مانتقێک بە چ قەنەعەتێک کە بە شەرتێک ئێمە ڕێژەی نەوت دابەزینیشی بەسەر هاتبێ با بڵێن 20 بووە ئێستا خۆت نزیک بۆتەوە لە $36 ئێستا نزیک لە چەند ڕۆژی ئایندە هەفتە و مانگی ئایندەوە چێتە لە چ لە ینی نایەتە خوار لە چ بەرەوسەرە ڕوا معقولە تۆ 450,000 بەرمیل بفرۆشیت مێدی عراقیەکان ئەڵێن 600,000 سەمێدی عراقیەکان لە ئێمە من لە کەسی خۆیان لەو باسیەکەن کە 490 بەڵام لە سۆم و باسی واکات کە لە ڕێی بەندەری جیهانەوە 446,000 بەرمیل لە فرۆشرێت جگە لەو ئەگەر ئەم داهاتە چاکسازیتیان ئێمە ئەوەی کە باسێکن ئەوەی کە کۆمپانیای کار با بڵێن 100,000 بەرمیل نەوت دەفرۆشێت ئینەکات وەرەگرێت ئەی گۆڕێت بە بانزین و بە نەوت و بەمە ینی لە گۆڕینی
ئەم نەوتە خامە بۆ جیاوازیەکانی کیرۆسینەوەی کە نەوتی سپی و بنزین ینی لە هەر بەرمیلێک $10 بەرەکەوێت لە هەر بەرمیلێک حکومە $2 بەرەکەوێت بەڵام کۆمپانیا $10 بەرەکەوێت یعنی کاتە ئەگەر چاکسازی لەمە بکرێت ئەمە چاکسازیەکان لەوەیە و ئەمە ئەم پارەیە خۆ ئەم حکوومەتە تەسەورەکەی ئەمان لە بواری لە دوو شتی کە گرنگە زۆر ئەومان هەیە لە سەردەمی سەدام حوسێنە کە لە ڕێگەی نەوتەوە لە ڕێگەی تورکیاوە فرۆشراوە بە $1 بووە کەمتر لە $1 بووە ئێستا لە ڕێگەی تورکیاوە کە زۆرترینمانەیە بە $3 ینی بە بۆریەکە حەقی بۆریەکە $3 حەقی بۆری هەرێمی کوردستان کە پارێکی خەیاڵی بەزەندە دەکرا دابین کرا و یەکێک لە شانازیەکانی ئابووری سربەخۆ و وەزیری سامانە سروشتەکان و سەرۆکی حکوومەت و پارتی دیموکراتی کوردستان لە بانکەشەی هەڵبژاردنە ئاماژەی بۆدا ئەوە بکە ئێمە توانیمان بۆریەکی سربەخۆ بۆ فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان لە کاتێکە کە ئەمان بە $4 ئێستا فرۆشتیوانە بە $1.7 ملیۆن بە شەریکەی ڕۆزنەفت لە سەدا 60 ئەم بۆریان پێ فرۆشتووە لە بۆ یەک ڕۆشتنی بەرمیل نەوت تێدا $4 لەسەر هەرێمی کوردستانەکەوێت یعنی ئەم ڕێژەیە لە ڕێژەی ستاندەردی جیهانی دووەندێت بۆ عێراق بەم شێوازە نییە ڕێژەی بەرەمهێنانی نەوت ینی شەریکاتی نەوتی لە عێراق ناچێتە لە سەدا 16 ئەمەی کە ئەم باسێکات بۆ دەرێنانی بەرمیلێک نەوت داهاتەکەی لە سەدا 60 ڕات بۆ پرۆژەی خزمەتگوزاری شەریکاتی نەوت حەز بەکرد بەرنامەکەم دوور و درێژتر بێ بەڵام دواسەرنجی بەڕێستان وڵی دواسەرنجی منەوەیە کە وەکو شخصی خۆم یعنی ئەمە حەز ناکەم وەکو حیزب لێم وەربگرن بەڵام وەیە کە ئێمە پێویستەکات ئەم حکوومەتە گۆڕانکاری بکرێت و ئەم حکوومەت و دامەزراوە نیکە هەیەی بە هەموو ڕزگاریشتیمانی هاتووە کاتیەوەیە کە حکوومەتێکی بچووکراوەی تەکنۆکراتی ئینتیقالی دابنرێت بۆ ئەوەی کە ئەم قەزیانە قەزیی نەوت و ئەمانە تێپەڕێ و بتوانرێت شەفافێت بسەنرێت و چەند وەزارەتێکی دیاریکرااو بێت و ئەوەی کەیتر بەسێتەوە بە ڕێکەوتنیەکی گشتگیری کۆتایی هەبێت لەگەڵ بەغدا بۆ مۆزوعی بودجە و موچە و نەوتیش بۆ ئیتر ناکرێت هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان دایم دڵی لایەوە بێ موچەکەی ببڕێ قەیران بێت لە ماڵەوە بێت یعنی ئەم خەڵک تااقەتی نەما و دڵنیا بە خەڵکی کوردستان لە دوای جەژنەوە دەنگی خۆی بەم بە شێوازێک جوابی ئەو بڕینی موچا داتەوە کە کەسمان چاوەڕێمان نەکرد دواسەرنجی بەڕێستان ڕێکە زۆر بە کورتی یان لا مرکزی کارژێڕی و دارایی ئەگەر ئەوە ناکەی لەم حکوومەت کشێمەوە هەڵبژارنیش کاکی ئەگەر ئەوەش ناکەی لەگەڵ بەخا من ڕێکەوم و برامان هەمووانە کراون بەدڵنیایی بەڕای شخصی خۆ سپاس بۆ بەڕێز ڕێکەوزشی ئەندامی انجمەنی پارێزگای سلێمانی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامەمان پێشکەشکردن دووبارە جەژنتان پیرۆز بێ و هەر لە خۆشی و سەلامەتیا بن خواتان لەگەڵ